میوانداری بەڕێز سەگبان زندی جێگری سەرۆکی لیژنەی ئاسایش و بەرگری لە پەرلەمانی عێراق دەکەم کە لە بەغداوە لەگەڵمان دەبێت. بەڕێز سەگبان شەوتان باش، سواز بۆی کە ئامادەن لەگەڵمان. دەمانوێت بزانین ڕێکارەکان یاخود هەنگاوەکانی وەزارەتی بەرگری عێراق چییە لە بەرامبەر بردومانەکانی سوپای تورکیا؟ سڵاو بووە و بۆ بینەرێت تەلەڤیزیۆنا 24 ئاوا سێ چوار ڕۆژە کۆمبینێت گیر و درێژ تێن کردنێ و وەزارەتە بەرگریە عێراقیژە ئەبە چەند جارە داخوازت کرد و هەزر و بیرێک هەندێ هەنە هێزا ئێتیحادی بشتەوان سنوورا بگرێت بەلێ ئەوژێک گەلێ زەحمەتە ئەبەش نەممکنە چێ بتن ما وەکو ئەم دژنەوە آسایش و بەرگری ما داخواست کرد و طب امریکا قنالی وجه روژا بیسته خستا بیداری جه مهینگ داخواست حکومتا فدرال که هیزت پاسوان سنوری زیده بکن دا بچین وی جهی بگیرن یعنی تصور که ام عسکری ام بزانین یعنی هر لیوایک چند بشه جهی بگیرد 35 کیلومتر حتی 40 کیلومتر شد سیطری سر بکد ما سیلی والمنطقه هنه حدود بترش 270 کیلومتر وی هیا نممکنه اف هیزه بشد اف چند هیزه بشد بی جی همی بگیرد و اینو هی بیخته جبه هندم یعنی مداخوزت کرد که پاسوان میلاکی پاسوان سنوری زیده ببود. بله بەڕێز سەگبان بەڵام ئێستا پێشنیازی بڵاوپێکردنی زیاتری سوپای عێراق ئەکرێت لە ناوچە سنووریەکانە. پرسیارەکە ئەوەیە ئایا بڵاوپێکردنی سوپای عێراق کۆتای بە شەڕی پەکەکە و تورکیا دەهێنێت؟ نخم نممکنه یعنی بشتن سوپای عراقی تنه بشت بیکاری رابط و پککی آنجیشا ترکیش آخا عراقی در بخد اول شولکی به دراسه بتکرنه و گلک جهیدی های کار بن حتی بشن افتشتا جبه جبه بد باشە ئەگەر لە ڕووی دەستوریەوە باسی بکەین بڵاوپێکردنی هێزی عێراق سوپای عێراق لەو ناوچە سنووریانە دەبێت چۆن بێت؟ دوباره زحمت دارد بەڕێز سەگبان مەبەستمانە لە ڕووی دەستوریەوە باسی بڵاوپێکردنی سوپای عێراق بکەین لەسەر ناوچە سنووریەکان دەبێ هەماهەنگیەکە لە نێوان عێراق و هەرێمی کوردستاندا چۆن بێت لە ڕووی دەستوریەوە؟ دەبێتن هەر هێزێک حركة بكر دابت تنسيق بدنا بين حكومة هرم كردستان وحكومة بغداد يعني نوبة بتنسيق تشهز حركة بكن يعني دي الدستور العراقي دابت تنسيق ما بين هادو أربيل وبغداد هابط وأبجك إنه كان زحمة ما بخويا هي يعني مشان شنو زحمة وفي شن باسوانا بلاك كي دولي وزيدا كان مشكلة هم يدي حل بس مشكلة دي نوبة باشتر نییە لەبری ئەوەی کە سوپای عێراق هێزی سوپای عێراق زیاتر بکرێت لە ناوچە سنووریەکان و بجوڵێنرێت بێت لە بەرامبەر ئەمەدا هێزی پێشمەرکە پڕچەک بکرێت و وەدەسەڵاتی زیاتریان پێ بدرێت لەو ناوچانەدا هاوکاری زیاتر بکرێن لەلایەن حکوومەتی فیدراڵیەوە؟ ناخي هيزي فيدرالي بتودي عايشة دي بتر مازن بد يعني خلكي ودري هنا وخلكي ودري شهر زان المنطقة ده هكا وخاب شنا هيزي فيدرال بيتن او خال منطقة خدا دشم منطقة ويجي بباريز انشي ترجك ودا خوزم اوجك يعني بشتي ملاكي زيادة بكن او خلكي الجندي هاتنا خواري همي بقرن جندي خوابا دي بتر هاي كار بدبو او هيزي باسوان السرحديدي بەڵێ بەڕێز سەگبان جیاواز لە شەڕی پەکەکە و سوپای تورکیا دەوترێت بڵاوپێکردنی هێزی عێراقی لەسەر ناوچە سنووریەکان ئەمانە مەرامی سیاسی لە پشتەوەیە پێتان وایە مەرامی سیاسی لە پشتەوەیە گەر بەڵێ مەرامە سیاسیەکە چییە؟ أبا طبعا الفكرة قالك فكرة دي هابينواني خاصة قبل ما الكومبيني داجين انت تصورك يعني قال عندك فكره عقليتك غريبة أو قالك برادري ما قبل لجنة آسايش وبلغريدا شو واقع حال منطقي قالك ديرن
يعني ايكشوان هزرو بيرا تقول او بيشمرقه الخط التماس قال هزا عراقي او بشن سنوري بقرن يعني بلا خبدا اللي هزرو بيرت مرامت سياسية مرد زانت يعني اوانا تشتك ديل بلا وهزك ديل بلا افكرها هبين يعني افكرها هبين على اساس يعني قالك اخفت هاتن قوتني بس با ما قابل لك ما قلت هكا حل مشكلة ويتشيا ملاك پاسوانت سنوری زیاده بکنو دا وی منطقه بوشایی والا بگرن و چه مشکلی دی چناب زۆر باشە کەواتە مەترسیەکان بۆ سەر هەرێمی کوردستان تەنها لەسەر سنووری تورکیایە ئەو مەترسیانەی کە دروست بۆ لەسەر هەرێمی کوردستان یاخود نەخێر لە ناوچە سنوورەکانی دیکەش مەترسی هەیە بۆ سەر هەرێمی کوردستان ئێران سووریا کە ئێمە ئەمانە وڵاتانی دراوسێن وەکو لیژنەی بەرگری ئێوە چی دەڵێن لە پەرلەمانی عێراق خير سنوري هريمة همية مطرسي هيا يعني سنوري القل حتى الجيش العراقي يشتد هروش داعش شولين واشت كت شولي تيرور غضبة يعني نبس مثلا تركيا إيران هيا سوريا هيا منطقة ديالا ومنطقة كركوك وهمي نوكا سنوري كردستان هميجك جه مطرسية بەڕێز سەگڤان سندی بڵاو بڵێ جێگری سەرۆکی لیژنەی یاسایی شوبەرگری پەرلەمانی عێراق گەلێک سوپاس کە ڕاستە و خۆ لە بەغداوە لەگەڵمان بووی